وەکو چینی فەرمانبەران و موشەخۆران هیچ بڕوا متمانێکمان بەم دەسەڵاتە سیاسە نەماوە. هەرچی ناو پرۆژەیە کە ئەم دەسەڵاتە بەتەمای چاکسازی بێت یان ناوی چاکسازی لێ بنێت تەنها خەڵەتاندنی خەڵکە و خۆڵکردنە چاوی خەڵکە و دەرکەوت ئەم دەسەڵاتە سیاسیە هیچ جێگەی متمانی خەڵک نییە ئەو خەڵکتەوە بێ ئومێد بووە لێی و ئەوەش ئاشکرا بووە ئەمان تەنازل بۆ هەموو وڵاتانی دەوروبەر بۆ بێگانەکانەکەن بۆ عەرەب و فارس و تورک ئەوتە لە بەغا کەوتون لێی ئامادەن تەنازل بۆ هەر لایەنێکی هەر وڵاتێک بکەن تەنها بۆ ئەو ملەتی خۆیان نەبێت. ئەمان تەنها کاریان بۆتە مەشغوڵکردنی خەڵک و دروستکردنی سیناریۆ قۆستنەوەی هەلەکان بۆ ئەوەی زیاتر پەرە بە بازرگانیەت و چەتەی خۆیان بدەن. وەکو ئەوەش کە ئێمە لە گەرمیان دەستەیەکی مامۆستانی ناڕازیمان هەیە و لژنەیەکی هەماهەنگیمان هەیە لە نێوان شار و شارۆچکەکاندا ئێستا لە خۆ دروستکردنەوە و خۆڕێخستنین و لینکمان و پەیوەندیمان لەگەڵ سەرجەم نوێنەری فەرمانبەران و تەندروستکاران و فەرمانبەرانی ترا هەیە. ئەمانەوێت خۆمان بە جۆرێتتر سیاغە بکەینەوە و بێنەوە شەقام ئەوەی ڕاستی بێ ئەمانەوێت تۆکمەتر بێ وەکو جارانی پێشوو نەبێت ئەم جارە سەرتاسەری بێ گشتگیر بێ. دیارە چیرۆکی دواکەوتنی موچەیەمەوە چەند ساڵێک تێپەڕیوە ئەمەوە مانگی پێنجە ئێمە موچەی مانگی ساڵی 2020 وەرنەگرتووە ڕاستی جێگای شەرم و شوورەیە ئەم نمونەیە لە هیچ کوێی دنیادا نییە و نابێ چیتر ئەمە قبول بکرێت. ئێستا چاوەڕێەکەین مامۆستایان خۆیان جەم و جۆرکەنەوە و وەڵامێکی دوایی ئەم دەسەڵاتە بدەنەوە. ئێمە لەگەڵ چین و توێژەکانی ترا پەیوەندیمان هەیە و لەم ڕۆژانەشە کۆبوونەوە ئەەکەین و ئامادەسازیەکەین بۆ فشارێکی سەرتاسەری و تند. ئێمە لێرەوە هەنگاوی یەکەم وەکەوەی بە حکوومەتمان ڕاگەیاندووە ڕاستەوخۆ بایکۆتی دەوامە پێویست ناکە ئەم بیانووی کۆرۆناوانە بێنەوە چونکە ڕاستەخۆ ئێمە بایکۆتی داوامەکەین لەگەڵکردنەوەی داوامدا و پێویستە بێنە سەر خەت و بەدەمی خەڵکەوە بێن چیتر ئەو سیناریۆنە دادیان نادا بەڕاستی. دیارە ئەمە لە ماگرن بەردەوامی تا مافەکانی خۆمان وەرگرن و ئێمە وەکو فەرز هەموو ساڵێ سێ موچەمان لێ برێت سێ مانگمانە خوریێت و لە 2016 خۆتازان نیموچەوە ئەم ساڵ تازە باش بووە تەرفیعمان ژۆستاوە لە کاتەوە. ئێمە پێمان خۆش نییە وڵاتە ئاسایش وڵاتێک چێت ئەوە ئەبێ بیرکەنەوە داعش لە کوڵەجۆیە چەند کیلۆمەتر لێمان دوورە. ئێمە کەلار شنگال نێفرۆشێت گەرمیان بەردەوام خۆی پارەسەوە بەردەوام خاوەن ڕۆڵە ئازا کوڕی قارەمان بووە. ئێمە حەسیرەمانەیە ئێمە ئیدارە و چاسوورمانەیە کامووی نەوتی لێیە خوێی کانزایی لێیە مەرزی پشتەمانەیە مەرزی پەرۆسخانمانەیە مەرزی دەستوکمانەیە. ئێمە ئەو شتانە بەرمە خۆمان بەڕێوە بە قەنەعەتم وایە. ئەیتر بوو ئەمان بن بە بەڵا بەسەرمانە و ماڵ و مڵکمان بخۆن و مەعاشمان بخۆن پیت و بەرەکەت یان وڵاتە بخۆن ئاواشمان لێ بکەن. لەم کاتێ بۆم لە شەڕێ بێ کێ چارەسەری کات کێ خۆی مش ئەوە بێژدانی ئەو شتانە ینی شەڕبێ ئامادەین بەڵام ئەبێ بیرکەن ئەوان ئەبێ بیکەن لەم حاڵەتە ئەبێ باش بن. ئەی تۆ تەندروستی چونە چ دەوەرێکی لێرە ئێمە ئەم ساڵەمە مانگی پێنجە یەک مانگمەوە گردو ئەمڕۆمان کردووە 5 مانگە نەدراوە.